ئیماندارانی خۆشەویست، سوپاسی خوای پەروەردگارەکەین بۆ نیعمەتی باران و داوای لێ یەکەین بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی کەوا ئەم بارانە بارانی ڕەحمەت بێ، بارانی خێر و بەرەکەت بێ، ببێتە مایەی خێر و خۆشی بۆ گەل و نیشتمانمان. خۆشەویستەکانم، یەکێک لە گەورەترین ئەو بەڵایانەی کە ئەمڕۆ خەڵکی تووشی بوون بریتیە لەوەی تەعدا ئەکرێتە سەر مولکیەتی گشتی، مولکی عام. یەکێکە لەو موسیبەتە گەورانەی کە خەڵک بە بچووکی ئەزانێ، هەر کاتێک نەسیحەتی شەکرێن یان ئامۆژگاری ئەکرێن، زۆر بە شێوەیەکی ئاسایی ئەڵێن کورە دەی ئەوە ماڵی حکومەتە، منیش بەشێکم تایە هەیە. خۆشەویستەکانم، ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی عەدالەتە، ئاینی دادپەروەریە، ئاینی پاراستنی مافەکانە. لە گەورەترین ئەو مافانە پاراستنی سەروەت و سامانی گشتیە کە حەقی هەمووانە، بۆ هیچ کەسێک نییە بۆ مەسلحەت و بەرژەوەندی تایبەتی خۆی بەکاری بێنێ. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ: ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل. هەروەها پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ: إن دماءكم وأموالكم وأعراضكم عليكم حرام. تۆ ئەگەر ماڵی تەنها کەسێ ببەی لەکوێ و ماڵێک ببەی کە کۆمەڵگەیەک یان خەڵکانێکی زۆر زۆر تایە بەشدار بن لەکوێ، نمونە لەو مڵکە عامانەی کە خەڵک تەعدای لێکا و خۆی مڵکیەتی گشتیە، بەڵام خەڵک گوێی پێ نادا و بەکاری دێنێت بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی، دائیرەی حکوومەت مڵکی عامی ئەو شوێنەیە. بۆ نمونە دائیرەیەک لە قەزای ڕزگاری مڵکی هەموو خەڵکی ڕزگاریە، خەستەخانە مڵکی هەموو ئەو خەڵکەیە، هەروەها قوتابخانەکان، هەروەها زەیوزاری ئەو وڵاتە، هەروەها ڕێگاوبانەکانی، هەروەها مەرعا کە شوێنی لە وەرگای گشتیە. ئەم شوێنانەی کە باسم کرد هەندێکی لە شارەکانە هەیە و هەندێکی لە لادیەکانە زیاتر کە زۆر جار چاوی حکوومەتی لێوە دیار نییە، زیاتر تەعدای لێک تیاکرێ. بۆ نمونە مەرعا کە شوێنێکی لە وەرگای گشتیە، بۆ هەموو خەڵک هەیە لەو شوێنە مەڕ بلەوەڕێنێ یان ئاژەڵەکانیان بلەوەڕێنن، بەڵام کەسێکی تایبەت، کەسێکی دیاری کرا و ئەڕوا ئەو مەرعایە بۆ خۆی ئەیکا بە زەرعات، جووتێکا و زەرعاتی تیاکە کە نە حکومەت پێی داوە و نە هیچ قانونێک بە ئەوی داوە، بەڵام ئەو ئەڕوا بەکاری دێنێ. هەروەها ئەو ڕێگاوبانانەی کە هەیە لە لادیەکانە، خەڵکانێک ئەڕۆن تایبەت ڕێگاکان ئەگۆڕن، یا هەر ڕێگاکانیش جووتەکەن، جاری واهەیە مڵکی ئەو نییە و جاری واهەیە ئەو کەسە مڵکێکی زۆریشی هەیە لەو لادیەیە، بەڵام ئەڕوا ئەیکا و گوێی ناداتێ، لەخوا ناترسێت، وا ئەزانێ مڵکی ئەوە و بۆی هەیە بە کەیفی خۆی دەستکاری بکە. خوا پەنامان بدە. بەڕێزان، ئەو جۆرە کارانە کارێلێکن بەڕاستی ئیسلام زۆر بەتوندی دژایەتیەکات و زۆر بەتوندی بەرامبەری ئەوەستێتەوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: من اقتطع شبرا من الأرض ظلما طوقه الله إياه يوم القيامة من 7 أرضين. هەر کەسێک ئەگەر بێت و یەک بست زەوی مسلمانان داگیرکە، یەک بست، زیاتر نا، پێغەمبەری خوا فەرمێ شبر، ئیتر بیری لێ بکەرەوە، یەک بست زەوی داگیرکە کە مڵکی ئەو نییە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ:
خوای تعالى للرجي قيامته حو طبقة زوي أكاتملي أما جاري واهي أم حديثي في غمري صلى الله عليه وسلم لأصلا لو أنا أبو أوكرابي كتو ملكي بستيك ملكي دراوسيكت داگير كي يعني كتنيايك نفره أي تو ملكي عامي ديك داگير كي كخوي للراسي شابر رزان شتيك يا حزكم بيزانن مرعى ملكي أو ديش نية بتنيا بلكو ملكي حمو خلقه كاللبيعة وانن مرة كان يعني بلا ورن يا أجل كان يعني بلا ورن يكي كتر لو نقبت يعني كخلق تيكوتوا مرعاي أو أوايا أرون خلقي أوايا كيف روشن بخويا راس أمان أو لا ترن بلان بويا نية داگيري كان يا منعي خلقي تركن بيد لبيا مر بلا ورنه وبهيج شويك بويا نية بيفروشن نابيت يعني شتيوات شو نبيت بلام خلقان يكن لاخوانات رسن ارون او ايش انا كان ريقا حد جاري واهر ريقا كان نايلن حد تانية كان يا حد نايت يلن حوي جوتا كان بالراسي اما داقي كردني عرزه اما الريق بري او حديثي في غمرك صلى الله عليه وسلم لحديثي ترى في غمري صلى الله عليه وسلم فرمي اتقوا الظلم خوتان بفاريزن لظلم فإن الظلم ظلمات يوم القيامة راسة ولم دنيايا لو أنا أجر رجايك داقير كي دونميك ترديت سرب ملكك دونميك يعني نيم دونم بلام للرجي قيامتها أو أنك بتي وبدبختية وتاريكية قرب سر أو كسيكوا أو إيشا نكبتية أو إيشا خطربك أما يك أبيت معي أويك كشمان داكيش ومشاكل لنيواني خلقي أدرز ببيه نابين خلق أكجري لسر أوا أما أبيت معي أوي كوا ملكي خلقي ونبيه ملك بتايبتي ملكي قشتي والسقاو متمانا لبيني خلقان آميني إيسا زور بي خلقي ديهاتا كان قينيا ليكتريا خزم يكن آموزا يكن براي يكن جاري واهي قينيا ليكا شكو أبيني ببرتشايا وبراكي يا آموزاكي الرؤى ملكي قشتي داقيركا أمنتا ماحي زيادة يعني باشيكي باشي شيء جاري واهي بلام تماحكي او نزياده الروام ملك كشتيك داگيرك امقيني لها لقرب الراسي اما يك ابيت معي اويك و برجوندي خلقي بكي بكوي بتايبتي فقير وهجاران اوانيك نيانا كابرا خاوني شنسر مريكو زويزاري زوري نيا مرعانا ما للاديك بحيت شي ويك حتى تنا جاري واهي الريقانيه بالروي بصر عرزك اخو الريقاك داگيرك امنك بتيه بالراس اما ابيت معي فساد ابيت معي قندلي ابيت معي اوي اخلاقي خلقتيك بتشن ابيت معي اوي كامانتنا من لنا وخلقها بالراسي نكبتيه واجب لسر انساني مسلمان بران باب ملكيتي عام اماني تابي ملكيتي عام ابي بباريز ريد ابي انجمنو مختارو خلقي بقشتي نيل تعدا بكريت السر ملكيتي عام اگر انجمنك خوينا رابيكا أبي أجر ظلم كرا أبي هميان بيكوا خيري تانية هر ديك هر خلقيك أجر هميان بال بشتي مظلوم نكن وحقي مظلوم نسينن بتايبت أجر أو مظلومة ملكيتي قشتيبو بيويست هر كسيك كأو تعدايي كرت نصيحته آموش قالي بكري أجر ولي نقرت بيويست الرقاي قانوني وياسايي بقري تبربو أوي نيلي أو ظلمة بكري چونکە ئەوە نەحەساوە تۆ مەڕێ ئەمە شتێکی بەسیتە لەو شتە بەسیتەوە جاری وایە خوێنی چەندان کەس ئەڕێژرێ جا لەبەر ئەوە پێویستە ئێمە تەقوای خوامان هەبێ و بزانین کە ئەم دنیاە چەندێک لەبەر چامان درێژ بێ و چەند ساڵێکی تر بژین هەر ئەبڕێتەوە و هەر کۆتایی پێدێ و ئەوەی کە داگیرەکەین لە حەق و مافی خەڵکی هەمووی ئەدێت تێتە ئەستۆمان و لە ڕۆژی قیامەتە هیچ مجالی ئەوەی تیانە کەوا ئێمە تۆبە بکەین ئەوە نەحەساوە گەڕای تۆ ناتوانی مجالی ئەوەی تیانە بڵێ وەڵام من خوایە تۆبە ئەکەم پەشیمانم ناخواتەوە پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم ئەفەرمێ من كانت عنده مظلمة لأخيه هەر کەسێک ئەگەر حەقی کەسێکی لەلابێ حەقی برایەکی لەلابێ تەنیا یەک نەفەریش ئەفەرمێ فليتحلله منها اليوم قبل أن لا يكون دينار ولا درهم ئەفەرمێ با هەر ئەمڕۆ زوو فریای خۆی بکەوە بیگەڕێنێتەوە پێش ئەوەی کاتێکی بەسەرا بێ دینار و درهم ناخواتەوە
ئەمە تعدا لەسەر یەک نەفەر تۆ ماڵی کەسێکت داگیر کردووە حتا ماڵەکە باش شتێکی بەسیتیش بێ والله حتا لە تەزبیحێکەوە دەست پێکات ئەتوانم بڵێم لە تەزبیحێکیش کەمتر هەر شتێک خۆشەویستەکانم کە کابرا بە موڵکی بزانێت تۆ داگیری بکەی زوڵمە و ستەمە چجا ماڵی عام بۆیە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم نصیحەتمان ئەکا پێش مردن بە بیگەڕێنینەوە پێش مردن و مردنیش کەس لە ئێمە زەمانەتی ناکەکەیە والله لەوانەیە هەڵنەسی لەم شوێنە تۆ بمری ئەی کێ دوایی بۆ تێداتەوە کێ ئەو حەقت بۆ ئەداتەوە کەس نییە لە ڕۆژی قیامەتە بە تاق و تەنیا لە بەردەمی خوای پەروەردگارە ئەوەسێنرێی لە کاتێکا کە دینار و درهەمیش لە گیرفانتان نیە تەنها کفنەکەیە و دینار و درهەمیش ئەگەر هەیش بێ بیخەنە ناو قەبرەکەیش تۆ لەگەڵ جەنازەکەتا والله هیچ قیمەتێکی نییە ناخواتەوە ئێستا دینار و ئەو پارە و پولانەی زمانی سەدام بە تۆ یەک ترێلەت هەبێت چی سوودێکی یا هی پێشوانیت ئێمە چی سوودێکی ئەو پارە و پولە ئەمە هەر لە دنیا جاری وا هەیە سوودی نامێنێ چجا لە ڕۆژی قیامەتە کە لەو ڕۆژە مەسەلەکە بە هەموو حەقێک بە عەمەل و کردەوەکانی خۆت ئەبێ بیدەیتەوە بە نوێژەکانت بە ئەم هەموو نوێژە عەزیەتەی کە ئەیخۆی ئەم هەموو ڕەمەزان و ڕۆژۆی کە ئەیخۆی کە ئەیکەی ئەو زەکاتێک کە داوتە ئەو حەجەی کە کردوتە ئەو عمرانەی کە کردوتە ئەوە ئەبێ بدەیتە حەقیە جا تۆ توانای ئەوەت هەیە ئەوانە بدەیتە حەقیە جا ئەوانە بدەیتە حەقیە چیت ئەمێنێ جاری وهەیە مفلس ئەبی هیچت نامێنێ ئەم جا بە پێچەوانەوە هینەکانی ئەوانە دەنە سەری تۆیە والله برا ئەمە بە من و تۆ هەڵناگیرێ با فریای خۆمان بکەوین زوو فریای خۆمان بکەوین تەماحی زیاد لە حەدمان نەبێ براینە ئێمە بۆ کێ کۆیەکەینەوە والله هەمومان هەر یەکێک لە ئێمە ئەگەر حسابی بکەین چەند فەردە ئاردێکی تر ئەخۆین ئەو پەڕی ئەگەر تەمەنمان زۆر درێژ بێ دوایی بۆ کێ جێمێنێ بۆ کەسێک جێمێنێ والله گوێنت پێدا والله دوعات بۆ ناکە دوعای خێرت بۆ ناکە دوعای شەڕت لێکە زۆر بەمان واینە زۆر بەمان سفڵین بەرامبەر بەو کەسانە و خۆشەویستانەمان کە مردوون ئیتر بۆ تۆ تەسەورەکەی مناڵەکانمان لێمە باشتر بێ ئێمە نەوەیەک بووین جیرێک بووین تۆزێ وەفامان تیا مابوو والله مناڵەکانمان هەر وەفایان نییە هەر زۆر خراپنەوە دڵنیاتەکەن ڕۆژێ لە ڕۆژان ناڵێن ڕەحمەت لە باوکمان ئەمەی بۆمان بەجێڵە والله لەوانەیە بڵێن دەک ئاوا لە باوکمان وا ئەم حرامەی بۆمان جێڵە بۆیە ئاگاتان لە خۆتان بێ داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا دامەزراومان بکە یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە لە خراپە بە دوورمان بگری لە زوڵم بە دوورمان بگری یا ڕەبی خوایە ئیشێ بکەین لەم دنیاە نێڵین حەقی کەس بێتە لامان بە تایبەتی حەق و مافی گشتی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت یا ڕەبی خوایە ئەم شەڕ و شۆڕێک کە بە دەورمانە هەیە خوایە نەیتێڵی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بمان پارێزی ئێمەی ملەتی کورد بپارێزی یا ڕەبی بەرگەی ناڕەحەتی و ناخۆشیێکی تر ناگرین یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر اسمی عەظەمی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی احتیاجی محتاجەکانمان جێبەجێ بکەی هەر کەسێ نوقسانیەکی و کەم و کورتێکی خوایە بۆی پڕکەیتەوە یا ڕەبی هەر کەسێ داوایەکی خوایە خێری دین و دنیای تێ بخەیت و بۆی بکەی یا ڕەب العالەمین ئامین ئامین